مانەوە لە ماڵەکانتان دروشمێکی سەرتاسەری جیهانە، بەڵام هێشتا مرۆڤەکان وابەستە نین پێوەی سەرڕای شەڕی نێوان مرۆڤایەتی و ڤایرۆسی کۆڕۆنا کۆتایی نەهاتووە و لە ئەوجی بەهێزیدایە. بەپێی ڕاگەیاندنە فەرمیەکان لە ئەمریکا زیاتر لە 23941 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 306 کەسیش جانیان لەدەستداوە. لەم شارەی ویلایەتی ڤیرجینیا ئۆتۆمبیلێکی زۆر دەبینی و خەڵکێکی کەم، بەڵام خەڵکێکی بێماسک و پێداویستی خۆپارێزی. لە ئێستادا لە ماڵەوە کار دەکەم. کۆمپانیەکەمان بەگشتی لە ماڵەوە بەڕێوە دەبین، بەڵام ڕاکردنی بەیانیان دەروونت ئاسوودە دەکات. 4 ڕۆژەکە لە ماڵەوە زۆر بەتاقەت بۆمتر هاتم لە داوتانی شارێکی کۆڵانەکە خۆمان پیاسەیە بکەم لێرەیە. وەک هەموو شوێنێکی دنیا حکومەت لە بەرامبەر هاوڵاتیەکانی دەبێت بکەوێتە خۆ. ڕۆژانە سەرۆکی ئەمریکا لەگەڵ ستافی جۆراوجۆری حکومەتدا کۆ بێتەوە، دەیانەوێت سەرڕای باری تەندروستی بە تەنگ باری ئابووری خەڵک و کارداری بچووکیشەوە بێن. $1 تریلیۆن بۆ ئەو مەبەستە تەرخان کراوە. کۆمەکی کارداریە بچووکەکان دەکەین، ئەوەش زۆر ئاڵۆزە لەبەرەوەی کارداریەکان هەمە جۆرن، ئەوانە گوڕ و هێزی وڵاتەکەمانن. لە ئەمریکا خەڵک هەفتانەیان بە 2 هەفتە جارێک پارەی کاروەرەگرن، ئەو پارەی پەیدای دەکەیت تا کۆتایی مانگ ڕەنگە بەشیان بکات. ئێستا کاتێکی زۆر جیاوازە، کارمەندانی حکومەت لە ماڵەوە کارەکەن و موچەکەشیان مسۆگەرە. ئەی کرێکاری چێشخانەیە چی بکات؟ پشتگیری زۆر دەکرێن لەلایەن خەڵکی ئێرەوە. لەم کاتە خەڵک بە کەمی دێن نامێننەوە، چیان بێ لەگەڵ خۆیان بە سەفەری دەیبەن ئەوەی دەیفرۆشین بەشی کرێکارەکان ناکات. وەک زۆرێک لە کرێکارانی چێشخانە نازانین کرێکەمان چەند دەبێت و ناشزانین چی لێ دێت. زۆر جار لەم ئەمریکایە کێشەکان بە هەنگ وەرناگرن. ئەم ڤایرۆسە شەر وایە بین هێشتا هاموشۆی شەقامەکان جمەی دێ، خەڵک تاکە دێن دەرەوە. منیش هیوایەکیان ناومەتێن، نە دەستکێش و نە ماسکم نەبەستووە. یەحیا بەرزوجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ لە ویلایەتی ڤیرجینیا.